دەڕۆمدایە لێم ببورە کە دوور دەبم لە ماچی تۆ. کۆچی بەلێشاوی گەنجان بۆ ئەوروپا لا دەڤەری ڕاپەڕین بەردەوامی هەیە. دەڕۆم نیشتیمان جێ دێڵم بەڵێن گەنجێکی دەڤەری ڕاپەڕینە و دەڵێت چاوەڕێی هاتنەوەی فیزاکەی دەکات بۆ ئەوەی کۆچ بکات و نیشتیمان بەجێ بهێڵێت. گەنجان بە جۆرێک پەراوێز و ناومێد کراون ئەوە تا وەکو بەڵێن دەڵێت پێیان باشترە لا دەریادا بخینکێن نەوەک لێرە لا ژیانێکی کولەمەرگیدا بژین. ڕاستی ئێستان بۆ خۆم فیزەم لێداوە دەمەوێت کۆچ بکەم هەر فیزەم بۆ بێتەوە سوێن بەخوانیاڵم 24 ساعت بڕوا ڕێک دەڕۆم. ژیان لێرە نەماوە، کار نەماوە، کاسبی نەماوە، هیچ نەماوە. یعنی وا باشترە سەری هەڵگرین زۆر باشترە لە بەعرێدا بخنکەین نەک لێرە بژین. گەنجان خۆیان دەدەنە دەست ڕێگای هات و نەهات و پڕ مەترسی کە هەندێک جار دەبن بە قوربانی لە پێناو گەیشتن بە ژیانێکی شایستەدا. گەنجان دەڵێن لەم وڵاتەدا هیچ ئومێدێک بۆ ژیان نییە و چارەنووسیشیان نادیارە. ئەم بۆ خۆم لە 2015ەوە پەیماگەم تەواو کردەوە بەزە تاوە گوێستا هیچ زانەوەزانێک نەکراوەتەوە تەنانەت ئەگەر کرا بێشتەوە هەمووی واستە واستەکاریە لەبەر ئەوە کارانە هەموو گەنج سەری خۆی هەڵدەگرێت بۆ ئەو وڵاتانە لە ئاوی جێدا دەخنکەیە. هۆکارەکەی بەوەی دەگەڕێتەوە مرۆڤ خۆی تەبیعەتی وە لە کوێ مرتاحبێتی کوێ شوێنێک شایستە بێ بۆ ژیان دەستی کۆز دەکات بۆ شوێنە و لەوێ دەمێنێتەوە بەتایبەت لەو دەڤەرەیە کە دەڤەرێکی زۆر بە ئیش و بێکارە گەنجەکانی لەو دەڤەرە زۆر بێ ئیشیات هەمووی لە بێ ئیشی و لە بێکاری و ینی شتێک نییە گەنج خۆی پێوە خافڵێنێ بۆیە ناچارە سەر هەڵدەگرێ دەڕوە. سەرۆکی کۆمەڵەی پەنابەران ئاشکرای دەکات ئیدارەی ڕاپەڕین پشکی شێری بەردەکەوێت لا کۆچکردن بۆ هەندەران. دەژڵێت هۆکاری سەرەکی هەوڵی کۆچکردن بێزاری گەنجانە لا بێکاری و ناومێدبوونیانە لا داهاتوویان. سەرپەرشتاری ئیدارەی ڕاپەڕینیش نایشارێتەوە هۆکاری کۆچی گەنجان بۆ کەمی دەرفەتی کار و قەیرانی سیاسی و دارایی دەگەڕێتەوە. مەگەر باس لە کۆچی بەلێشاوی گەنجام بکەین دەگەڕێتەوە بە چەند هۆکارێکە گەنج نیشتیمان چێ دەهێڵێت و ڕێ دەکات خۆ دەداتە دەست قەدەر دەر هۆکارەکانی ژوازە ئۆڕوونە هۆکاری سەرەکیان نەبوونی هەلیکار هیچ زمینەیەک بۆ هاوڵاتی بەتایبەت گەنج نەڕەخساوە کە بتوانێت خۆی تێدا ببینێتەوە بۆ بەرجەسەکردنی بژێوی ژیانی خۆی و خاوە خێسانی لە 27,000 گشتی کۆی هەرێمی کوردستان دیارە لە سەروی 1300 هاوڵاتی دەڤەری ڕاپەڕین تێدایە. ئەوە ژێکێکە لەوانەیە کە هەمیشە وتمانە پشکی شێر بەردەڤەری ڕاپەڕین کەوتووە. گەنجان بە شێوەیەکی بەردەوام بیر لە کۆچکردن دەکەنەوە و دەتوانم بڵێم هۆکاری هەرە سەرەکیش ئەوەیە کە لە دوای ساڵی 2013 بۆی هاتنی قەیرانی دارایی شەڕی نەگریسی داعش و نەبوونی دەرفەتی کار بە شێوەیەکی گشتی لە کەرتی گشتی و کەرتی تایبەتیش نەیتوانیەوە کە جێگەی هەموو ئەو گەنج و تاقەیە بکاتەوە کە لە هەرێمی کوردستان و بەتایبەتی لە دەڤەری ڕاپەڕیندا هەیە بۆیە گەنج لە بێ ئومێدی بیر لەوە دەکاتەوە کە بچێتە شوێنێک بەلانی کەمەوە ژیانێکی ئاسایی سادە بتوانێت بەڕێ بکات. درێژەکێشانی قەیرانی دارایی و بێباکی حکوومەت لە ئاست خولیا و داواکاری گەنجان وای کردووە ڕێژەیەکی زۆری گەنجان بیر لە جێهێشتنی نیشتیمان بکەنەوە و زۆر جاریش ژیانی خۆیان بخەنە مەترسیەوە لە پێناو گەیشتن بەو ژیان و مافە سەرەتاییانەی کە دەسەڵات و حکوومەتەکەی خۆیان بۆیان دابین ناکات. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێنەس ئەرسەلان کەناڵی پەیام.